لەگەڵ تێکەڵاوبوون بە بۆن و بەرامەی بەهار و بە مەبەستی زیندوهێشتنەوەی کەلتوری ناوچەکە لەژێر دروشمی ئاشتی و تەبایی و یەکڕێزی دەڤەری باڵەکاتی شەشەمین فیستیڤاڵی ساڵانەی خۆی ئەنجامدا و تیایدا چەندین کەلوپەلی فۆلکلۆری ناوچەکە نمایشکران. ساڵانە لەم کاتە سەردەم خزم و کەسوکاری باڵەکایەتی بە سەردەم بیر و بۆچوونەکان لە یەک شوێن کۆ دەبنەوە و پەیمانی برایەتی و خۆشەویستی نوێ دەکەنەوە. هەموو ساڵێک دیارە لە دۆڵی باڵەکایەتی لە یەکی پێنج کەوا هەموو ساڵێک فیستیڤاڵ دەکرێت لە دۆڵی باڵەکاتی بە بۆنەی ئەوەی کە کەلتوری کوردی بژینەوە هەموو ساڵێک وەکو کەلتورەکانش کووە ڕەشماڵەکانەوە دیارە ڕەشماڵ و دەستار و جۆنی و سەبەتە و چەند هەشت گەرمکردن و مەشکژان و زۆر شتی کە دێکە بەکاردێ بۆ لە کاتی فۆلکلۆری کرد کە پێشی باب و باپیرانەوەی پێشان ئەو دەستورەی کە ئێستانەکە چەند ساڵێکە پێ ئەگۆترێ فیستیڤاڵی باڵەکایەتی ئەوە لە قەدیم هەینی ڕێواسە بوو لە منتیقەی باڵەکایەتی ڕۆژێکدا ئەندرا بە ناوی هەینی با بڵێن لە گۆڕەدێر خەڵکەکە خڕەبەوە لە بەیانیانەوە هەتاکو ئێوارانی شەرکەسەکە و بە ژێرەی با بڵێن وەکو ئەو گژوژیانەی کە هەیە لە ڕێواس و شتیوالە کە دەهاتن دەیان کرد و ئەو ڕۆژیان زۆر بەخۆشی ئەبردەسەر پێیان دەگوت هەینی ڕێواس. جۆنی کوتانە دەستارە تەشی ڕێستا لە قەدیم کویش و پێیاکردن بەو کەلوپەلانە وەڵی جا لە قەدیمەکە بەس بە کەلوباری بوو مەشکەکەشن حیوانن هەبوو مەشکەکە نەژان ئەگەر ئەنژان دۆیەکەیەکە تێ شیرێژەکە تێ ڕوونیەکە تێ حکومەت هەر هیچ شۆفایەکی نییە بەرامبەر باڵەکایەتی چونکە ئەو شۆڕشە ئەوانەیە کە ئێستا سەعات بە قەسری پازەقات و بیسقاتە بەدرچی بەپنی و لە باڵەکایەتی گەورە بووە بۆ پایە گەیشتیە ئەوە ڕاستی پێ بڵێم ئەو پیاوانە نەبووینە کە ئێستانیان بینی ژێر لێە بە هەزارانم دێتێ لەو قەسری ماڵم لە قەسری بوو لە ساڵی 72 ئەم ماڵماتە قەسرێ بەخوا ئەوانەیە کە دەبینی کە ئێستا و باڵیان ئەوانەکان هەیە خوا دەزانێ هەموو 4-5 پنیان بە شەروارەکەیوە بوو پنیەکانە سەرێکی ڕەنگە بوو. بە مەبەستی زیندوهێشتنەوەی کەلەپوری نەتەوەیان ئەمڕۆ دەڤەری باڵەکاتی شەشەمین فیستیڤاڵی خۆی لەژێر ناونیشانی ئاشتی و تەبایی و یەکڕێزی سازدا. ئازاد ومەراوەیی کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری گۆڕی خۆران باڵەکایەتی.